ئەرکتان کێشا ڕێگایەکی دوور و درێژ هاتنتان بۆ زەرەڕژ مای شانازی سەردەرزیە بۆ ئێوە خۆشحاڵین بە ئامادەبوونی جەنابتان. ئێستاش چالاکیەک بە دەقەیەک بۆ گیانی پاکی شەیدان بە پێوە بوەستی. زۆر سپاس فەرموو. گروپی چالاکی ئێستا چالاکیەکتان پێشکەش دەکەین لەلایەن قوتابیانی قوتابخانەی زەرەڕەشەوە. بۆ جوانی کوردەواری دەستی خزمەت هەڵبڕن تام بەهەش بێ هەواری وەرن دەست لەناو دەست بین بۆ یەکتر بەناو کەس بین تۆی هیوا بشێنین گولبی نابێوە ڕست بین ئومێدی گەش و هاڵی بە هاتنتان خۆشحاڵی بەیامی پێشانگایە ناوەستین وزەی ساڵی. بەڕێزان مامۆستا عومەر جێگری مدیر عام، مامۆستا خالید بەڕێوەبەری پەروەردەی شارزوور، مامۆستا محموود یەکەی سەرپەرشتیاری، هەموو میوانە بەڕێزانە مامۆستایان قوتابیان هەرهەمووتان بە خێراتێکی گەرمتان دەکەین. خۆشحاڵین ئەمڕۆ لە خزمەت ئێوە بین. مایەی فەخر و شانازیە کە ئەمڕۆ چاومان بەیەوە کەوتووە. بەڕێزان قوتابخانەکەمان لە ساڵی 2001ەوە دروست کراوە. ئێمە لە ساڵی 2018ەوە لە 16/12/2018ەوە بڕیارماندا بە هاوکاری خێرخوازان و ناتوانین کێشەی دەمجی پۆلەکانمان چارەسەر بکەین، پۆڵی کۆمپیوتەر بۆ تەلەفەکانمان بکەینەوە، تاقیگەیەکی بچکۆلە بۆ قوتابیەکانمان بکەینەوە بۆی کە چیتر ڕاستە ئێرە لادەیە. بۆیە 90 تەلەبەمان هەیە بۆ ئەم ساڵی خوێندن. ئەم 90 تەلەبە بە دەوامەکەی تریشەوە دوانەکەون و ئەو شتانەی کە پێویستە لە پەروەردا هەبێت ئینشاءڵڵا بەمە چارەسەر یەکەین و کێشانەمان نامێنن. ئازیزان، ئەم پرۆژەیە کە ئێستا ئێمە دروستمان کردووە بڕی 5,367,000 پێچووە. پرۆژەکەمان بڕی 5,367,000 پێچووە، نزیکەی 4,991,000مان لەلایەن خەڵکی خێرخواز و خەڵکی باشی ئەم بنار و دەڤەرەوە وەرگرتووە. لیژنەیەکمان پێگەێناوە بۆ سەرپەرشتکردنی ئەم کاروباری ئەم پرۆژەیە کە دروست کراوە. لیژنەکە پێگاتووە لە مامۆستا ڕێبوار، لە مامۆستا کەوسەر بە ئاگاداری سەرجەم مامۆستاکانی قوتابخانەکە. ناتوانم ناوی کەس بێنم لێرە چونکە ئەوەنە زۆرن، ئەگەر ناوبێنین زۆر زۆرن تەواو نابن. بەڵام بەگشتی ئەهلی ئەم بنارە و خەڵکە باشەکەی زەلەڕەش هاوکاری سەرەکیمان بوو بۆ تەواوکردنی پرۆژەکە. لێرەوە سپاسیانەکەین دەستمان بوونیانە بشین، هیوادارین بەردەوام بن. و ئەوەی کە زیاتر مایە خۆشحاڵیمانە ئێوە نە حکومەت هاوکاری کردوین، نە حیزب هاوکاری کردوین، نە بەرپرسی حیزبش هاوکاری کردوین، خۆمان بە هاوکاری ئەم مامۆستا باشانە، ئەم مامۆستا دڵسۆزانەی کە لێرە هەمانن لە مامۆستا ئافرەتەکان و مامۆستا پیاوەکانیش خۆیان ئەرکیان کێشاوە، پارەیان کۆ کردوێتەوە، ئیشیان کردووە کە ئەمانە ئەلحەمدولیلا ئەتوانین ئێمە شانازی مامۆستاکانمانەوە بکەین، چونکە ئەمەی کە کراوە لەم ڕۆژی قەیرانە کەم نییە.